ئەزانن هەر یەکێک لە ئێمە ئەگەر بیاوێ خۆی بناسێ زۆر نایە ماندوو ببێ لە خەڵک پرسیارکارێ من چۆنم سەری هەممی خۆت کە خۆت ئەناسی ئەگەر هەمت لە دنیایە دنیەویت هەمت لە ئافرەتە لەو بەشەی هەمت لە لای خواردن و خواردنەوە لەو بەشەی هەممی تۆ چییە لە دنیایە ئەی گەنج ئەزان چەند کەس هەیە وەکو سەلاح الدین ئەیوبی ئەجری بۆ ئەنووسری چونکە هەمەکەی ئەوەندە بەرزە ئەوێ قودس ڕزگارکە ئەزانی چەند کەس هەیە وەکو ئیمامی شافعی ئەجری بۆ ئەنووسرێت چونکە هەمەکەی وهایە وەکو ئیمامی شافعی بکە ئەزانی چەندیش هەیە پاڵی لێیاوەتەوە بێهەم بێغەم بەرامبەر بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە عەزیزانم ئەمڕۆ ئێمە پێویستمان بە مەنهەجدانانە بۆ ناوەی خۆمان ئەگەر ئەم سدق و ڕازگۆیەمان لەگەڵ خۆیان نەبێ هەرچی شتە لە دەستمان داوە ئەمە ئێمە بەرز ئەکاتەوە لای خوا خوا جەل جەلاله سەیری سوورەت و شکڵ و جوانی و جەماڵی ئێمە ناکا سەیری ئەم دڵت ئەکات چەنێ پەیوەستە بەوە و چەنێ ڕازگۆیە لەگەڵ ئەوە